تۆ پێشمەرگە و تۆ ڕابەر و مەرجەعی کوردستانی هەمومان بە تۆ سەربەرزین پێشمان کەوا بارزانی. خەڵکانێک دروست بووینە بۆ دژی پارتی ناوبن، بەڵام ئەوە سەریاندار لە بەردی ئەلحەد پارتی هەر بەهێز دەبێ ڕۆژە دوای ڕۆژ تاکە لایەن خاوەنی قەزیەی نەتەوەیی بێ، تاکە لایەن بەرگری لە هەموو مافەکانی خەڵکی کوردستان بکە بەبێ جیاوازی نەتەوەیانە بیرکاتەوە بەبێت دەنگ و ڕنگ و ئاین و ئاینزاکان تاەنها پارتی دیموکراتی کوردستانە. بینیشمان هەموو ئەو سەرێشەی لە بۆ پارتی دروست دەکرێت، لە بۆ حکوومەتی هەرێم، لە بۆ خودی بەراگەوەرە دروست دەکرێت، هەمووی دیارە لەبەر ئەوەی ئەو هەڵوێستە نیشتیمان پەروەرانەی پارتی دەینوێنی. هۆکارەکە ئەوەیە تەنها پارتیە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان دەکا. بۆیش ئەو هەموو سەرێشە لە بۆ پارتی دیموکراتی کوردستان و لە بۆ حکوومەتی هەرێم و خودی ڕێزدار کاک مەسعود بارزانی دروست دەکرێت. ئەمە هەموو زار قسەک دووبارە دەکەمەوە. هەموو پارتی دیموکراتی کوردستان دروست بووە بۆ ئەوەی خزمەتی کوردستان و کوردستانیان بکە، بەڵام خەڵکانێک دروست بووینە بۆ دژی پارتی ناوبن، بەڵام ئەوە سەریاندار لە بەردی ئەلحەد پارتی هەر بەهێز دەبێ ڕۆژە دوای ڕۆژ کە خاوەنی مەرجەعی باڵای کوردستان سەرۆک بارزانیە و کیفایەتە. ئارێوەڵ سیسا گۆرانی هەیە بەس ئەوە یەک دۆڕۆژکە ئەگەر پێم کرا دەیکەم ئەگەنا لە ئاهەنگەکان لە ئەنکان دەیرم لە شتەکەم بۆ سەرۆک گوتبوو تۆ پێشمەرگە و تۆ ڕابەر و مەرجەعی کوردستانی هەمومان بە تۆ سەربەرزین پێشمان کەوا بارزانی. بارزانی تۆ سەروەری، بارزانی تاجی سەری، بارزانی بۆ هەموو کوردان خوێنبەر و خوێنهێنەری، بارزانی بۆ هەموو کوردان خوێنبەر و خوێنهێنەری. ئەمە ڕۆحم فیدای سەرۆک بارزانی دەکەم، چ جای گۆرانی سەدان گۆرانی بۆ سەرۆک بارزانی بۆ پارتی و بۆ لیستی 275 پێویستە لەسەر مام بەشانازێ و بێڵێ. زۆر سوپاس.